گوندی نەسر واتە گوندی سەرکەوتن ئەم جارش لەلایەن سوپای عێراقەوە کۆنتڕۆل کرایەوە ئەم گوندە نمونەیەکی بچووکە بۆ ئەو ڕێگا دوورەی سوپای عێراق کە گرتووەتی بەر بۆ کۆنتڕۆلکردنەوەی مۆسڵ سوپای عێراقیش یەکێک لە گەورەترین فەرماندەکانی لە شەڕی ئەم گوندەدا لەدەستدا ئەویش فەرماندەی لیوای هەفدە بووە ئەمە چوارەم ئۆپەراسیۆنە بۆ کۆنتڕۆلکردنەوەی گوندەکە بەرپرسانی سوپاکە دەڵێن جارێکی دیکە داعش تێدا حکوم ناکات تقریبا دەتانم بریان ببووە عقودێک لە بۆ جێشی عێراقی دوو جاران هێرش کرا لە بۆ گوندی نەسەر توانرا بگیرێ بەس دوای خەلەلێک دروست بوو سەحب کراوە لە گوندی نەسەر ئەوڕۆکەوە الحەمدلله توانرا سەیطرە لەسەر گوندی نەسەر بکرێت لەو محوەرەی لە قاتعی نەسەر لە شمالی گەیارەی التصور كم 3 كيلومتر كم ترماوي بقينا مفرقي حاجي عالي ومفرقي حاجي عالي تقريبا دكا قايره جثثهم هذه تياها جايفه اي والله تفلت عليهن هذه تياها جثثهم جايفه هذه تياها هەرچەندە سوپای عێراق ئاماژە بەشکان و هەڵهاتنی داعش دەکەن بەڵام خودی سوپاکە لەگەڵ شکانەکانی داعش هەنگاوی گەورەیان نەهاوێشتووە بە پێی زانیاریەکانی سوپای عێراق 50 چەکداری داعش لەو گوندە هەبوون و 4 ئۆتۆمبیلی بۆمب ڕێژکراویان لە دژی سوپای عێراق بەکارهێناوە داعش کاتی شەڕ دەکات دەڵێت دەوڵەتول ئیسلام باقیە و سەربازانی شیعەش دەڵێن دەوڵەتول حوسەین باقیە و کەس ناڵێ دەوڵەتول عێراق باقیە وەک سەربازەکانی سوپای عێراق دەڵێن هەر کەسێک کەوتوودە بەرسینگیان گولە بارانیان کردووە بینج داعش خۆسەلم کردن بەس جماعەت نەهێلان بینە وێرە کوشتن کێ ئەو داعشە کوشتن نەزانم سوپای عێراقی سوپای عێراق شەڕێک دەکات پێشمەرگە تێدا بەشدار نییە شەڕێک بە کۆنتڕۆلکردنەوەی گوندێک و دو گوند پێ ناچێەوە بە ئاسانی و بەم نێزیکانە گولە بەرە و شاری مۆسڵ بتەقێنن گوندی نەسر لەلایەن سەربازانی سوپای عێراقەوە کۆنتڕۆل کرایەوە بەمەش هەنگاوێک نزیکتر بوون لە مۆسڵ سوپای عێراق و حەشدی شعبی لە فەلوجەبەوە تومەتبار دەکرێن کە هاوڵاتیانی سڤیل دەکوژرێن بویە پاراستنی هاوڵاتیانی سڤیل لە مۆسڵ ئاستەنگێکی گەورەترە لەو بمبانەی کە داعش دانرێت لە بەردەم سوپای عێراق هێدار ئەحمەد ڕوودا و لە بەردەم ژووری ئۆپەراسیۆنەکانی کۆنتڕۆلکردنەوەی مۆسڵ